سڵاوی خوای گەورەتان لێبێت بەڕێزان باز لە داهاتوە نردنیوتی عێراق دەکەین لە ساڵی 2023 و باز لە داهاتی نێوتی عێراقیش دەکەین لە ماوەی 7 ساڵی ڕابردوودا باز لە وردەکاریەکەی دەکەین و بەراوردێک دەکەین لە نێوان ساڵەکاندا. دیارە بە پیاماری وەزارەتی نەوتی عێراق لە ساڵی 2023 عێراق 1 ملیار و 232 میلیۆن و 176 بەرمیل نەوتی فرۆشتووە، داهاتەکەی بە دۆلار 97 ملیار و 537 میلیۆن و 543,867 دۆلار بووە. نرخی تێگرا لە 2023 عێراق تێگرا نرخی بەرمیلێکی بە 79 دۆلار و 2 سنت فرۆشتووە. بینە سەر وردەکاریەکەی بەشی زۆری ئەو نەوتەی کە هەیە دیار لە دوو شوێن نەوتی عێراق فرۆشراوە لە کێڵگەکانی بەسڕە، ئەوەی کە فرۆشراوە لە 2023 1 ملیار و زیاتر لە 1 ملیار و 216 میلیۆن بەرمیل نەوتە و داهاتەکەی زیاتر لە 96 میلیار لە نەوتی بەسڕا بووە تا کۆی داهاتەکە لە 2023 97 میلیار بووە، زیاتر لە 96 میلیاری لە داهاتی نەوتی بەسڕا بووە کە 96 میلیار و 440 میلیۆن دۆلار بووە. بەڵێ لە نەوتی کەرکووکیش 15 میلیۆن و 744 هزار و 700 بەڵێ 15 میلیۆن و 744,730 بەرمیل نەوت هەناردە کراوە. داهاتی نەوتی کەرکووک لە 2023 ئەوەی کە فرۆشراوە و 1 ملیار و 132 میلیۆن و 670,445 دۆلار بووە. بەڵێ بینە سەر بەراوردێک بکەین لە بینی داهاتی نەوت لە 2022 لەگەڵ 2023 دیارە داهاتی نەوت لە 2022 ریکۆردی پێوانەی تۆمارکۆرە بە حکومەوەی کە لە 2022 داهاتی نەوت زۆر ڕووی لە بەرزبوونەوە کردووە. لە 2022 عێراق 1 ملیار و 209 میلیۆن بەرمیلی فرۆشتووە و داهاتەکەی 115 میلیار دۆلار بووە و لە 2023 1 ملیار و 232 میلیۆنی فرۆشتووە 232 میلیۆن و داهاتەکەی 97 میلیار دۆلار بووە. دیارە لە ڕووی بەرمیلەوە لە 2023 وە زیاتر نەوت هەناردەکراوە و فرۆشراوە 1 ملیار و 232 بووە، بەڵام لە 2021 ملیار و 209 بووە. لە کاتێکە لە 2022 داهاتەکەی زیاتر بووە 115 میلیارە، لە 2023 97 میلیارە. ئەمەش پەیوەندی بەوەیە کە پەیوەندی بە نرخی نەوتەیە لە بازاڕەکانی جیهان. بینە سەر داهاتی نەوت بەراوردی داهاتی نەوت لە 7 ساڵدا ببورن دیارەوە بە هەڵە نووسراوە لە 7 ساڵدا داهاتەکەی لە 2017 1 ملیار و 207 میلیۆنە، داهاتەکەی 6 میلیار دۆلار بووە. لە 2018 1 ملیار و 277 میلیۆن بەرمیل فرۆشتراوە، داهاتەکەی 83 میلیار بووە. لە 2019 1 ملیار و 287 بەرمیل فرۆشراوە، داهاتەکەی 78 میلیار دۆلار بووە. لە 2020 لە سەردەمی کۆرۆنا 1 ملیار و 96 میلیۆن بەرمیل فرۆشراوە، داهاتەکەی 42 میلیار دۆلار بووە. لە 2021 دیارە لە 2020 ئاماژەوان پێکرد لە سەردەمی کۆرۆنا نرخی بەرمیلێک نەوت لەو ساڵەدا لە بەوەی دابەزین بە 38 دۆلار بە تێگرا فرۆشراوە، کۆی داهاتەکە 42 میلیار بووە. لە 2021 بەرز بۆتەوە، داهاتەکەی 1 ملیار و 102 میلیۆن فرۆشراوە، داهاتەکەی 75 میلیار دۆلار بووە. لە 2022 1 ملیار و 209 بەرمیلی فرۆشراوە، داهاتەکەی 115 میلیار دۆلار بووە. لە 2023 1 ملیار و 232 بەرمیل فرۆشراوە، داهاتەکەی 97 میلیار دۆلار بۆ. دیارە دەبین لە 2017 تاوەکو 2023 زۆرترین ڕێژەی دەهات لە 2022 بووە کە 115 میلیارەوە، کەمتریشی لە 2020 بووە کە 42 میلیار دۆلارە کە بەوەی کۆرۆناوە کەمی کردەوە. بەڵەوەی کە بینتان داهاتی نەوتی عێراق بوو لە 2023 و بەراوردێک لەگەڵ ساڵانی ڕابردوو. بەخوای گەورەتان سپێرین، خواتان لەگەڵ.